بسم الله الرحمن الرحیم. سڵاو ڕست خۆشەویستانم ماندوونە بن بەڕێزان لە خزمەتاندام بە هەلیکارێک بەڵام پێشەوەی باسی هەلیکارەکە بکەم دەمهەوێت بە سێ زاراوەی شیرینی کوردی و فارسی و تورکی پیرۆزبایی نەورۆستان لێ بکەم. بە کوردی نەورۆستان پیرۆز بێت، بە فارسی نەوروزتان پیرۆز و بە تورکی نەوروز بایرامینیز مبارەک olsun. خۆشەویستانم لە ئاوایەکی سەر بە شاری سلێمانی بۆ شوانی 180 سەرمەڕەسپی کە دە سەری ماڵاتی گەورەوەک و مانگا لەگەڵدایە پێویستیمان بە یەک نەفەرە بۆ شوانی ئەو چەند سەر ماڵاتە. بڕێ حقوقی مانگانەی ئەو کارە 650,000 دینار و مەسرەفی تەواوە. ئەو خۆشەویستانەی کە شارەزایان هەیە لە بواری شوانی مەڕاستپیدا با پەیوەندیمان پێ بکەن بەو ژمارەی کە لەژێر پۆستەکە بۆتان دادنین. ئێوەی بینەری خۆشەویستی شتکایە دەست بەدەستی ڤیدۆکە بکەن بە خاتری بگاتە دەستی ئەو کەسەی کە بۆ هەلیکاری ئەو جارە ئێمە پێویستیمان پێیە. لایک و کۆمنتە جوانەکانتان بنێرن، پاڵپشتمان بە فالۆکردنی کاناڵەکان لە خزمەتتاندام بە خاتریەوەی کە بتوانم هەلیکاری زیاتر بۆ ئەوەی خۆشەویست بڕەخسێنم. سپاس کە لەگەڵ